بەڵێ بینەرانی ئازیز سڵاوتان لێبێت من یادگار فایەقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی باسی ڕۆژ وەکو ێوەش ئاگادارن ئەمڕۆ کۆبوونەوەی ئەنجومەنی باڵای ڕفراندۆم و لەگەڵ ئەو شاندە باڵایی کە نێدرابوون بۆ بەغدا گرنگترین خاڵ کە من بە ئێوەی ڕابگەێنم ئەوەیە کە دیسانەوە دووپاتیان کردەوە کە ڕێفراندۆم بە هیچ شێوەیەک دواناخرێت. لەم بەرنمەیە لەگەڵ کاک دڵشاد شەهاب ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان مەبەستمان لە سەر کۆمەڵێک هەوەر بوەستین و گفتوگۆی لەسەر بکەین و ڕوونکردنەوە بۆ بینەران بخەینە ڕوو. یەک لەو خاڵانە کە مەبەستمە قسەی لەسەر بکەین ئەوەیە کە گرنگی ئەمە بەنسبەت هەرێمی کوردستانەوە بەنسبەت هاوڵاتیانەوە بەنسبەت بەغداوە بەنسبەت وڵاتانی دراوسێ و جیانەوە چییە کە جارێکی تر ئەنجومەنی باڵای ڕفراندۆم دووپاتی ئەکاتەوە کە بە هیچ شێوەیەک ئامادە نین ڕفراندۆم دوا بخەن. ینی دوێنێک کە وەزیری بەرگری ئەمریکا سەردانی هەرێمی کوردستانی کرد سەرۆکی هەرێمی بینی لەگەڵ جێگری سەرۆکی هەرێم و چەند بەرپرسێکی دیکەی حکوومەت چاوەڕێ ئەکراوە بڵاوکرایەوە کە دوای ئەوە حکوومەتی هەرێم و سەرۆکایەتی هەرێم و ئەنجومەنی باڵای ڕفراندۆم پاشەکشاکەن لە پرسی ڕفراندۆم بەڵام دەیان بینین کە ئێستا زۆر تونتر سەرسەختانەتر باسی ڕفراندۆم دەکەن. مەبەستمە تامیوانەکەم ئامادە ئەبێت قسەیەک لەسەر دۆخی ناوخۆی هەرێمی کوردستان بکەین ڕێکەوتنی لایەنەکان لە ئێستادا تا چەندە گرنگە ئەبێ لایەنەکان چۆن لە ڕێکەوتنی نێوان خۆیان تێبگەن چونکە ڕێکەوتنی لایەنەکان تەنها ڕێکەوتن نییە بەنسبەت لایەنەکانەوە بەڵکو هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش ینی جارێکیان گوێم لێ بۆ وڵاتێک گلەیەوەیە کرد ئەڵێ سەقفی داواکاری ئێمەیان هێندە نزم کردوێتەوە کە تەنها ئەمانەوێ ئەم لایەنانە ڕێکەون و هیچی دیکەمان ناوێت لە ئێستادا لایەنەکان هەست ناکرێت کە هەنگاو بەرەولای یەکتر بنێن هەندێک زیاتر هەندێک کەمتر بە دی دەکرێن و هەر لە کۆبوونەوەکەی ئەمڕۆ ئەنجومەنی باڵای ڕفراندۆم یەکێک لە بەشداربووانی کۆبوونەوەکە ئاماژەی بەوە کرد کە سبەینە یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ گۆڕان کۆ دەبێتەوە و پەیامی خۆیان کۆتا پەیامی خۆیان سەبارەت بە کارەکردنەوەی پەرلەمان بەوان دەگەێنم من زیاتر ناڵێم کاک دڵشاد شەهاب ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بەو پرسیارە دەست پێ یەکەم دوێنێ دوای سەردانی وەزیری بەرگری ئەمریکا وا بڵاوکرایەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کە دوای و سەردانە هەرێمی کوردستان پاشەکشە لە پرسی ڕفراندۆم و ئەنجامدانی ڕفراندۆمەکە بەڵام ئەمڕۆ ئەنجومەنی باڵای ڕفراندۆم دیسانەوە ڕایگەیاندەوە کە بە هیچ شێوەیەک ڕفراندۆم دواناخرێت گرنگی ئەم پەیامە لە ئێستادا چییە؟ سڵاو لە ئێوە و لە بینەرانی خۆشەویستی کوردستان 24 من پێم وایە گرنگی ئەم پەیامە خۆی لەوەیدا کە ئەم بڕیارە کاتێک کە درەوە بڕیارێکی با بڵێن دیراسەتکراو بووە و سەرجەم لایەنەکانی ئەم بڕیارە بەرچاو گیرەوەن و بڕیارێکە هەڵقوڵاوی ئیرادەی خەڵکی هەرێمی کوردستانە لە ڕێگای بەشی یا زۆربەی هەرە زۆری حزب و لایەنە سیاسیەکان و پێکهاتەکانی هەرێمی کوردستانەوە بووە ئەمە لەلایەکی تر دوای ئەم با بڵێن جەولاتی سەردان و سەردانانەی کەوا بوو بەغدا کران و بۆ ئەوروپا کران و پەیوەندی لایەنەکان و ئەم تاکیدی با بڵێنی لایەنە پەیوەندیدارە نێودەوڵەتیەکان و هەمویان لەسەر بابەتێک کە ڕفراندۆم لە خوێندنەوەیەکی گشتی بوو هەموو پەیامەکان ئەوەیە کە ڕفراندۆم مافی هەرگەلێکە و هەروەها مافی گەلی کوردستانیشەکەەوە بڕیار لە چارەنووسی خۆی بدات هیچ کەسێکیش بەڕوونی ئەمەی ڕۆنەگەیاندووە و هیچ لایەنێکیش و هیچ وڵاتێکیش ئەمەی ڕۆنەگەیاندووە و ئاسڵان ئەگەر ڕاگەیاندنیش هەبێت بە شێوازێک لە شێوازەکان دژی دەبێتە کارێکی دژ بە بنەمەکانی مافی مرۆڤ کەەوە ملەتێک مافی بڕیاردەری لە چارەنووسی خۆی هەبێت لەگەڵ ئەوەشدا هەموو پەیامەکان تەنها ئاماژە بوو ئەوە دەگەن کە ڕەنگە وازعی ناوچەکە مستەقر نەبێت ڕەنگە کاتەکەی گونجاو نەبێت ڕەنگە وازە عێراق و کول لەسەر کۆمەڵێک ئەگەر کە سەرکردایەتی سیاسی کوردستان و ئەنجومەنی باڵای ڕفراندۆمیش و جەنابی سەرۆکی هەرێمیش لە با بڵێن لە دەرفەت و دیدارە جیاجیەکاندا سەرجەم لایەنەکانی لەوە دڵنیا کردووەتەوە کە ڕفراندۆم نە هیچ
ئەنجامدانی ڕفراندوم و هەنگاونان بەرەو سەربەخۆی کوردستان نە هیچ پشێویەک و ئاڵۆزیەک لە ناوچەکە دروست دەکات دڵنیای دراوسەکانمان کراوەتەوە لەوەی کە بەرەو پێشچوونی وەزعی هەرێمی کوردستان لە هەموو ڕۆیەکەوە دەبێتە هۆی سەقامگیری و ئارامی سنوورەکان و ئارامی و با بڵێن پاراستنی بەرژەوەندی هاوبەشەکان لە ناوچەکە دڵنیای هێزە نێودەوڵەتیەکان کراوەتەوە لەوەی کە سەرکەوتنی ڕفراندوم و بەدیهاتنی ئاواتەکانی گەلی کوردستان بەرەی شەڕی دژی تیرۆر بەهێزتر دەکا دڵنیای لاەنە عراقیەکان کراوەتەوە کەوا لە ئایندەشدا ئێمە خوازیارین کەوا پەیوەندیەکی پتە و بەهێز و لەسەر ئەساسی ڕێزگرتن و هاوکاریەکی تەواو لە ڕووی ئابووری لە ڕووی ئەمنی لە ڕووی عسکەری لە هەموو ئەوڕوانەی کەوا لە ئایندەدا پەیوەندیمان بەیەکەوە دەبێتن بۆیە من پێم وایە خطابی ڕوونی ڕوون و ئاشکرایی خطابی گەلی کوردستان لە ڕێگای ئەنجومەنی باڵای ڕفراندوم و لە ڕێگای پەیامەکانی جەنابی سەرۆکی هەرێمەوە ئەمە وای کردووە کەەوە جوورێک لە تێگەیشتنێکی باشتر لە لای خەڵکی پەیدا بکات و تەعید و پاڵپشتی پێکهاتەکانی گەلی کوردستان بە شێوەیەکی گشتی بۆ ڕفراندوم وای کردووە کە بەردەوامی بەم پەیامە و پێداگیری لەسەر ئەم بڕیارە هەبێت. بەڵێ کاک دڵشاد دوێنێ بەر لەوەی کە وەزیری بەرگری ئەمریکا بگاتە هەرێمی کوردستان لە ئاژانسەکانی گیان وا بڵاوکرایەوە بێگومانەوانی سەرچاوی خۆیانیان هەیە تەنانەت لە ناو هەرێمی کوردستانیش وا بڵاوکرایەوە کە ئەم سەردانەی وەزیری بەرگری بە تایبەت بۆ فشار خستنە سەر هەرێمی کوردستان و خودی کاک مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانە بۆ ئەوەی پاشەکشە لە پرسی ڕێفراندۆم بکەن بەڵام ئەمڕۆ لە سایتی فەرمی پێنتاگۆن وەزارەتی بەرگری ئەمریکا بڵاو کراوەتەوە کە سەردانەکەی وەزیری بەرگری بۆ سوپاسکردنی مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بووە بۆ ئەو سەرکردایەتیە بەهێز و سەرکەوتوانەی کە هی هێزی پێشمەرگەی کوردستانی کردووە لە بەزاندنی داعش و بە یەک و شەش باسی ئەوە نەکراوە کە ڕیفراندۆم دوا بخەن و داوای ئەوەیان کرد بێت وا بزانم ئەوانشی لە سیاست شارەزان ئەزانن کە ئەمریکا نەموجامەلە نە لە هەرێمی کوردستانی شەتەرسێت وتبێتی باسی یەکات بڵاوکردنەوەی ئەم پروپاگەندانە لە ڕێگەی هەندێک سەرچاوی ناوخۆییشەوە بۆچی و بۆ لە ئێستادا وازحە کاکی یادگار ئەم هەنگاوە یەکێکە لە هەرە هەنگاوە چارەنووسازەکانی ڕەسمکردنی ئایندەی گەلی کوردستان و ئەم هەنگاوە بێگومان خەڵکی با بڵێن بربەستی دێتە پێش و لەسەر وەکو چوون بڵێ لەسەر سفرەیەکی ڕازاوە نییە ئامادە بێت و بەدەستێنانی مافی گەلان کارێکی ئاسان نییە و لە هەمان کاتیشدا بەداخەوە مێژووی گەلی کوردستانیش زۆر بەداخەوە دەڵێم پڕە لەو با بڵێن بربەستە ناوخۆیانە و مبالغە ناکەم ئەگە بڵێم جۆرێک لەو خیانەتکاریەی کەوا زۆر جاران لە زۆر قۆناغە جیاجیەکاندا لەمپەری خستوتە بەردەمی ئاواتەکە بەدیهێنانی ئاواتەکانی گەلی کوردستان بووە بەدیتنی من کارێکی ئاساییە کە ئەم دەنگە کز و لاوازانە لێرە و لەوێ هەبن و لە دەرەنجامدا ئیرادەی ملت سەر دەکەوێت ئەگەر بە دیوێکی تر سەیری بکەم گرنگیدانی هەموو دنیا وەکو بابەتێکی گەرمی سەرمێز لە لای زلهێزەکان لە لای هێزە ئەقلیمیەکان و لە لای هەموو ئەوانەی کەوا مهتەمن بە ئایندەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و مهتەمن بەو گۆڕانکاریە کە لە منطقەدا ڕوودا ئێمە بوو بەو چاوەوە سیر نەگەین بابەتی هەنگاونان بەرە و بەدیهێنانی ئاواتەکانی گەلی کوردستان چەندە بابەتێکی گرنگە چەند ئێمە وەکو گەلێکی زیندوو سیر دەگرێن چەند وەکو قەزیەیەکی زیندوو سیر دەگرێت ئەمە کاکە یادگار هەندێک گۆڕانکاری ئێستا لە منطقە بە شێوەیەکی گشتی هەن بە تایبەتی لە عێراق و سووریا و لەم دەوروبەرانەی کە ئێمە تێدا دەژین ئێمە گەر ئەم هەنگاوەمان نەنابا وەکو سەرکردایەتی سیاسی کوردستان ئەگەر ئەم هەنگاوی نەنابا و ئەگەر دەست پێشخەر نەبووینە هەندێک ڕوودا و لە منطقەیەدا بەدیتنی من ڕووی دەداوە ئێمە دەبواە ببینە پاشکوی هەندێک ڕوودا و کە هیچ ئیرادەیەکمان تێدا نەدەبوو ئێستا ئێمە ڕووداوێکمان خۆڵقاندووە و هەنگاوێکمان ناوە ئێمە ڕووداوێکمان دروست کردووە و دنیا هاتووەتە سەرخەت خستە لەسەر ئەم هەنگاوی گەلی کوردستان دەکا بۆیە من دڵنیام ئەم هەنگاوە وەکو چوون خەریکە
ئاسوەکانی بەدەر دەکەوێت کە چەندە هەنگاوێکی دروست و هەنگاوێکی پاڵپشتی کراوە لە من دوێنێ لە دکتۆر محەممەد حاجی شەمان پرسیارم کردکەواتە ئەم جارە کورد یاری پێ ناکرێت بەڵکو بەم هەنگاوی ئەبێ بە یاریزانێکی سەرەکی لە ناوچەکە. من پێم وایە بزەوت ئەمە یەکەمین جارە ئێمە هەنگاوێکی وە بنێن لەوەی کە ئێمە دەست پێشخەر بین لەوەی کە حەدەسێک دروست بکەین ڕووداوێک دروست بکەین و دنیا بێنینە سەرخات و خۆشببختیش لەوەدا کە ئەم حەدەسە ئەم ڕووداوە هیچ پێچەوانەی هیچ یەکێک لە بنەماکانی ئازادی و ژیان و مافی مرۆڤ و بۆیە من دڵنیام لە دوجاردا حتا ممکنە هەندێک اتفاقاتی دەولی ممکنە هەندێک لە پەیوەندیە دووقۆڵیەکانی نێوان مەسەلەن عێراق و هەندێک لە وڵاتان جورێک ئەوەیەکی تێدا بێت پابندبوونێک بە ڕێزگرتن لە مەسەلەن یەکێتی خاک لە هەندێک اتفاقاتی تر بەڵام کاتێکەوە ملت قرار دەدات من دڵنیام وڵاتانی دنیاش ڕێز لە بڕیاری گەلی کوردستان دەگرن چونکە ناکرێت بە پێچەوانەی ئەو سیستەمانەی کە ئەم وڵاتانە خۆیان لەسەری بنیاد دەژین و بنیاد نراون ئەم وڵاتانە لەسەر بنەمای ڕاو و مافی گەلی خۆیان بنیاد نراون ممکن نییە من بە قەنەعەتەوە دەڵێم ممکن نییە نە لە ئەمریکا و نە لە ئەوروپا و نە لە هیچ شوێنێکی پێشکەوتوی دنیای دیموکراتی هێزێک هەبێت بە پێچەوانەی بنیاتی وڵاتەکەی خۆی لە دژی ئیرادەی ملەتێکی تر بوەستێتەوە بۆیە تێبینیەکان یە ئەوان کە پەیامەکانی با بڵێنی سەرکردایەتی سیاسی کوردستان من پێم وایە وەڵامی تێبینیەکانی دووستەکانی ئێمەداوەتەوە و خەریکە ڕۆژ بە ڕۆژ هەم ئەم خۆڕاگیریە و بەردەوامی و پتەوی و بەهێزبوونی بەرەی پاڵپشتیکەر بۆ ڕیفراندۆم و ئەو ڕوونکردنەوانە و تێگەیشتنی دنیا لە پەیامی گەلی کوردستان لەوەی کە پەروشی ئاشتەوەیە پەروشی پێکەوە ژیانە و ڕابردووی حکمی ئێمە نزیکەی 25-26 ساڵی حکومڕانی لە کوردستان کە گەلی کوردستان سەرباری ئەم هەموو هێرشانە و ئەم هەموو فشارانەی کەوا لە حکوومەتێک لە دوایەکەکانی بەغدا لەسەری هەبووە لە دوای نەمانی سەدامیشەوە بەڵام گەلی کوردستان هەمیشە فاکتەرێکی ئارامی بووە لە ناوچەکە من پێم وایە دوجاریش سەرکەوتن و ئەو گەورەیەی کەوا هێزی پێشمەرگەی کوردستان توماری کرد لە بەرەی دژی تیرۆردا بۆ دنیا مسپاتی کردکەوە گەلی کوردستان شایستەی خۆ بەڕێوەبردنە لە دەرەنجامی هەڵسەنگاندن بۆ ئەو بەڕێوەبردنەی ڕابردوو و شایستەی گرنگی پێدان و گەیشتنی شە بە ئاواتەکانی خۆی و پەیامەکەشی پەیامێکی ڕوونە ئەوەیە کە ئاشتەوایی و پێکەوە ژیان و ئارامی بوو ناوچەکە و بەهێزکردنی بەرەی دژی تیرۆرە. باشە کاک دڵشاد بینە سەر باسی دۆخی ناوخۆ لە ئێستادا ڕێکەوتنی نێوان لایەنەکان تا چەندە گرنگە و پارتی دیموکراتی کوردستان لەسەر ئاستێکی باڵا سەردانی بزوتنەوەی گۆڕانی کرد لە سلێمانی لە گردی زەرگەتە بۆ ئەوەی بە شێوێک لە شێوەکان هەنگاوەکانی ڕێکەوتن و لێکتێگەشتیان بچێتە پێشەوە بەڵام باس لەوە ئەکرێت کە نەچۆتە پێشەوە و لە شوێنی خۆی وەستاوە هەنگاوەکان جەنابتان وەکو ئەندامێکی سەرکردایەتی تعلیق و کۆمنتان چیە لەسەر ئەمە؟ هەموو دووستەکانی ئێمە تاکید لەسەرەوە دەکەنەوە کەەوە گرەوی بردنەوەی ئەو هەنگەوەی کە گەلی کوردستان ناویەتی لە یەک ڕێزی گەلی کوردستانەوە هەموو ناحەزەکانی ئەم تەجروبەیەش گرەویان لەسەر ئەوە کردووە کەەوە گەلی کوردستان ناتوانێت یەک پەیام بێت من پێم وایە ئێمە لە بەردەمی ئەم دوو هەڵبژاردەیە داین خۆمان دەخەینە خانەی ئەوەی کە دووستەکانی ئێمە و ئیرادەی ملەتی کورد و خوێنی شەهیدان و ڕابردووی چەندین ساڵی خەباتی ئەم ملەتە چاوەڕێمان دەکات یاخود خۆمان دەخەینە ئەو خانەیە کەوا ناحەزانی ئەم ملەتە یعنی هەر یەکێک ئەم دوو ڕێگای لە بەردەمدان ڕێگای سێمی نییە یا ئیمە خۆی لەو بەرەیەدا دەبێنێتەوە کەوا گەلی کوردستان چاوەڕێی دەکات بە سەرڕای هەموو ئەو ناکۆکیانەی کە هەن بە تێڕوانینی پارتی دیموکراتی کوردستان ئەوەیە کە نێمە لە بەردەم پرسێکی وا گەورە داین دەبێ بە چاوی گەورەی ئەم پرسە سەیری هەنگاونان بوو بە ئەنجام گەیشتنی ئاواتەکانی گەلی کوردستان بگەین و لە پێناو ئەم پرسەشدا پارتی هەموو پرسێکی تر بچووک دەبینێت هەموو خلافێکی تر لە بەردەمی پارتی بچووک دەبێتەوە و هەر هەنگاوێکی کەوا پێویست بوو بێت لەسەر پارتی ناویەتی و هەر هەنگاوێکی تریش پێویست بکات پارتی هیچ هەنگاوێک بە تەنازل نازانێت و
ئەگەریش تەنازلیش بێت تەنازل لە پێناو یەک ڕێزی گەلی کوردستان و لە پێناو ئاواتەکانی گەلی کوردستان و لە پێناو سەرخستنی ڕفراندوم و لە پێناو هەنگاونەوە بەرەو سەربەخۆیی ئێمە بە سەروەریەکی گەورە دەزانین بۆیە لە هەموو کاتێک کە قرار درا زۆربەی هەرە زۆری لایەنەکان کە نزیکەی زیاتر لە نوێنەرەتی 80 کورسی پەرلەمان بوون بەڵام ئەو جاش پارتی لەگەڵ ئەو ڕایەدا بووەکەوە ئەو دوو حزبەی تریش کە بەشداری کوبوونەوەکە نەبوونە ڕایۆن بە هەند وەربگیرێتوە چ لەسەر پارتی پێویستە بوو ئەوەی وا بکەین ئەم یەکدەنگیە ئەم کودەنگیە بگاتە ئاستی 100% و کاتێکەوە بە پارتی گوتراوە تو مەفرۆزە لایەنەکان ڕایۆن وە بووە پارتی ئەم هەنگاوانە بنێت بەبێ دوودڵی پارتی ڕازی بووە لەسەر هەموو ئەو هەنگاوانە و ئێستاش بە عملیش بە کردداریش نیشانی خەڵکی کوردستانی داوە و بەردەوامیش دەبین لەسەری بەردەوامیش دەبین لەسەری ئەگەر دەرگای تریشمان بەڕوودەدا بخرێت ئێمە بە دوای دەرگای تریشدا دەگەڕین چونکە پێمان وایە هەر سەبارەت بەوەی کە دەرگای دەرگاکەتان بەڕوودادا بخرێت بە دوای دەرگای دیکەدا دەگەڕێن. مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە میێوارەی ڕاگەیەنراوێکی بڵاو کردوتەوە و ئەڵێت هەوڵێکی دیکەی نیشتیمانی دەدەین بۆ چارەسەری کێشەکان. ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان ئامادەن هاوکار و پاڵپشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بن لەم هەوڵەی دیکە بۆ چارەسەری کێشەکان و بۆ پێکاتنەوە و ڕێخستنی نێوماڵی کوردستان؟ ئێمە لە تەجروبەی ڕۆبردوومان سەرباری هەموو و هەڵبەزین و دابەزینەی کە لە پەیوەندیەکانی ئێمە و یەکێتیدا دروست بووە تەجروبەیەکی عملی سەلمێنراوە لە کوردستان کاتێکەوە پارتی و یەکێتی تەبا بوو بن بە یەکەوە کاریان کردبێت دڵنەوەیەکی زۆریان بە خەڵکی کوردستان بەخشیوە و سەرڕای ئەگەر لێرە و لەوێ کەم و کوردیشمان لە ئیدارەی ئێمەدا هەبوونە کە نەمان شاردوتەوە بەڵام تەجروبەیەکی سەرکەوتوانە لە چاو ئەو هەموو بارودۆخ و ئەو هەموو تەحەدیاتانەی کە لە بەردەم گەلی کوردستاندا بوونە بووە ئێمە بە تەجروبەوە کارێکی سەرکەوتومان پێشکەش کردووە لە وڵاتەوە دڵنیاشین هەموو خەڵکی کوردستان بەوە دڵخۆش دەبێت کاتێکەوە هەست بکات نێوانی پارتی و یەکێتی بە ئاراستەیەکی باشدا دەڕوات لە ئێستاشەوە یەکێتی دەورێکی زۆر محوەری دەگێڕیت لەم هەنگاونانە و من پێم وایە ئەم هەنگاوانەی یەکێتی ئومێدێکی زۆر گەورە دەبەخشێت بە دیهاتنی یەکڕێزیەکی تەمام لە هەرێمی کوردستاندا بووە پارتی بەبێ قەید و شەرت پشتگیری هەموو هەنگاوەکانی یەکێتی دەکات و بۆ سەرخستنی هەنگاوەکانیشی بۆ بەدیهێنانی ئەو یەکڕێزیە چه ئەرکێک چ ڕۆڵێک لەسەر پارتی پێویست بیت پارتی ئەو دڵنیاییەی داوەتە یەکێتی و تاکیدیشی دەکەینەوە لەسەر ئەوە و ئێمە لە ئێستاوە دەستخۆشی و پیرروزبایان لێ دەکەین بۆ هەر هەنگاوێکەوە بینێن لە دەرەنجامدا ببێتە هۆی یەکخستنەوەی یەکجاری ناوماڵی کورد ناوماڵی کوردستان و بەڵکو ئەم ئەنجامدانی ڕفراندوم جیالەوەی کەەوە ببێتە هەنگاوێکی جددی و کردایی بوو هەنگاونان بەرەو سەربەخۆی کوردستان هەمان کاتدا ببێتە هەنگاوێک بوو یەکخستنەوەی ناوماڵی گەلی کوردستان و یەکڕێزی گەلی کوردیش. بەڵێ کاک دڵشاد سەبارەت بە کاراکردنەوەی پەرلەمان لە سەرەتای ئەم مانگە بە ئاژانسی ئەنادۆڵتان ڕاگەیاندبوو کە لە ماوەی 2 هەفتەدا پارلەمانی کوردستان کارا دەکرێتەوە و ئاماژەتان بەوەدا بوو کە وادەی کاراکردنەوەی پەرلەمان وادەیەکی کراوە نیە بەڵکو وادەیەکی داخراوە و بێ لە کاتێکی دیاریکراوە کارا بکرێتەوە. ئەمڕۆ 23 مانگە واتە بەسەر 2 هەفتەکەش تقریبان 6 ڕۆژی دیکە تێپەڕیوە. هۆکار چی بوو کە پەرلەمان کارا نەکرایەوە؟ هاوڵاتیان چاوەڕێ بوون کە کارا بکرێتەوە. بە دەقیقی بڵێ من و بڕوانۆگەم لە حەزبەکەی منیشەوە هیچ تاسڕیحێکی وا دەرچوو بێت کەەوە تهدیدەن ئێمە وابەستەی وەختێک بووبین ممکنە لە کوبوونەوەی ئەنجومەنی باڵای ڕفراندوم کاتێکی وای تۆزێک پەیوەست بوون بە کات باز کرا بێت وە پارتی پاڵپشتی ئەوە بووە لە یعنی هەنگاوێک لەسەر پارتی بووە ئەویشەوە بووە کە پارتی ڕێگا بووە ئەم مەسەلای خۆش بگات و لە عینی ڕۆژەوە پارتی هەڵوێستی خۆی ڕاگەیاندووە لە وەڵامی با بڵێن لە پەیوەندیکردنیشمان بە برادەرانی گوڕان و دووپاتی ئەم مەسەلایمان کردوتەوە من پێم وایە تەنها هۆکاری ئەوەیە پەروشی لایەنەکانەوە پارتیش لە پێشەوەیان و یاخود لەگەڵ لایەنەکانی تر و بەتایبەتیش لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئێمە تا دو هەوڵ بدەین بۆ ئەوەی کارەکردنەوەی پەرلەمان کارێکی هەمەلایەنە بێت واتە هەموو لایەنەکان تێدا بەشدار ببن
بەڵام من ئەو کاتیش گوتم ئێستاش دووپاتی دەکەمەوە ممکن نییە ئەگەر بێت و ئەگەر خوا نەخواستەکەمە هەرگیز تەمەنای ئەم مەسەلەیە ناگەین بەڵام ئەگەر کوبنەوەیەکی دووقۆڵی نێوان دوو حزب یا ئەنج ئەگەر پارتی و هەر حزبێکی تر بن یاخود هەردوو حزبی تر بن لە کوردستان نابێت ببێتە سەبەبی ئەوەی کەوا ڕێگری لە بەردەمی هەنگاوێکی وا گەورەدا دروست بکات ئێمە تەمەنای ئێمە تا ئەم دەقیقەیەش ئەوەیە کەوا لە ڕۆژانی ئایندەدا کارێکی وا هەنگاوێکی وا بندرێت بەڵام کورد دەڵێت چەپڵا بە دەستێک لێ نادرێت پارتی حازرە بەبێ قەید و شەرت پەرلەمان کارا بکرێتەوە و پارتی حازرە ڕێز لە بڕیارەکانی پەرلەمان بگرێت لەوەی کە پرسە چارەنووسسازەکان ئێستا گەورەترین پرسی چارەنووسساز کە لە هەرێمی کوردستان لە ئارادا لە هەموو دنیا وەکو ئاماژەم پێکرد تیشکی لەسەر خراوەتە سەری ئەویش پرسی ڕفراندومە فەرمون بۆ ئێمە بوو پرسی ڕفراندوم هەموو شتێک بەلەوە بنین هەموو بەرژەوەندیەکی حەزبی بەلەوە بنین هەموو خلافێک و ناکۆکیەکی ناوخۆی بەلەوە بنین با دەست بخەینە ناودەستی یەکتری دڵی ملەتی خۆمان خۆش بکەین بەوەی کەەوە هەنگاوێکی گەورەمان لە پێشە هیچ شتێک من دڵنیای هەموو ئەولایانە دەکەمەوە هیچ کەسێک لە ئەنگری هیچ حزبێک لە حزبەکەی خۆی نیگەران نابێ شەقام لە هیچ حزبێک نیگەران نابێ کاتێکەوە بوو مەسلەیەکی وا چارەنووسساز هەنگاوێکی بە جورئەتەوە بنێن و بێنە پێشەوە بە پێچەوانەوە من دڵنیام لە دەرەنجامدا کێ زۆرترین هەنگاو بنێت بوو سەرخستنی ئەم مەسەلەیە زۆرترین پشتگیری لەلایەن جەماوەرەوە لێ دەکرێت بۆیە داوام لەو حیزبانە وایە ئەوانەی کەەوە هەتا ئێستا قەراری خۆیان نەدابێتن بۆ ئەوەی کەەوە بێنە پێش لە بەشداریەکی کاریگەر ئەمە دەرفەتێکی کاتیە فعلەن دەرفەتێکی کاتیە چونکە زۆربەی هەرە زوری هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان پێکهاتەکانی گەلی کوردستان دووپاتی دەکەنەوە کەەوە لە 25 نودا ڕفراندوم ئەنجام دەدرێت واتە تا ڕۆژێک زووتر حزبێک بڕیار بدات بەشداری ئەو شەرەفە گەورەیە بێت زۆرتر پاشکە زۆرتر با بڵێن دەرەنجام و سەربەرزی سەرخستنی ئەم پرۆسەیە بەردەکەوێت بۆیە فعلەن کاتکراوە نیە کاکە یادگار چونکە ئێمە مقەیەدین بە کاتێکی دیاریکراوە سەبەبەکەشی بە تەحدیدەن بە جەنابەت بڵێم پەرۆشی پارتی و یەکێتی و لایەنەکانی ترە بۆ ئەوەی کەوا کاراکردنەوەی پەرلەمان کارێکی هەمەلایەنە بێت و کەس لە دەرەوەی ئەم پرۆسەیە نەبێت بەڵام ئەم مەسئلەیەش دیسان تا دوجار هەر بەردەوام نابێت چونکە لە نقطەیەکدا ئێمە بە کاتێ وابەستەی کاتێکین کە بڕیاری زۆر خۆشت ئاماژەت پێدا ئێستا ئەمڕۆ تقریبا 33 ڕۆژ ماوە بۆ ئەنجامدانی ڕفراندۆم و ئەم 33 وردە کەم ئەبێتەوە و ڕۆژەکان کەم ئەبنەوە واتان پارتە سیاسیەکان دانیشن و لە یەک نزیک نەبنەوە کات بەرەو ڕووی ڕفراندۆم زیاتر ئەچێت مەبەستمە و پرسیارە بکەم بۆ بینەرانیش گرنگە جەنابتان ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستانن لە ماوەی ڕابردوودا نوێنەری هاوڵاتیان بوون پەرلەمانتار بوون لە شاندە باڵەکانی پارتی دیموکراتی کوردستان بۆ دانوستان لەگەڵ لایەنەکان حزورتان هەبووە ئەمەوێت لە زار و لە دەمی جەنابتانەوە بە بینەران بڵێن ئایا پەرلەمانی کوردستان کارە ئەکرێتەوە پێش ڕفراندۆم؟ من طبیعی چونکە پارتی بە تەنها ئەم هەنگەوەی ئەگەر ئەم هەنگەوە بوو پارتی یا خود قرارەکەی لای پارتی بە تەنها بۆ لەو ڕۆژەیە کە پارتی ڕاگەیاندووە ئیلتزاماتی خۆی بە بڕیارەکانی ئەنجومەنی باڵای ڕفراندومەوە ڕاگەیاندووە پەیوەندیشی بە لایەنەکانەوە کردووە لە سەرجەم دانیشتەکانیشدا دووپاتی ئەوەی کردەوە کەەوە ئێمە حاضرین بەبێ قەید و شارد و چ شتێک لەسەر پارتی پێویستە بۆ ئەوەی بیکات بەڵێ لە تەرەفی پارتیوە بەڵێ قەنەعەتی ئێمە وایە کەەوە کارا دەکرێتەوە و حاضری هەموو شتێکیشین بەڵام دیسانەوە من دەڵێم بە پارتی بە تەنها ئەم هەنگەوە ناندرێت و پێویستە لایەنەکانی تریش بێنە سەرخەت و هاوکار بن بوو سەرخستنی ئەم مەسەلەیە بۆیە من پێم وایە بەڵێ من بە گەشتبینیەوە دەڕۆنمە ئەم مەسەلەیە من پێم وایە بەرپرسیارەتی سەرجەم لایەنەکان و بە تایبەتیش بەرپرسیارەتی یەکێتی و پارتی لەم قوناغەدا ئەوەندە گەورەیە من بڕوای من وایە دوجار پەرلەمان کارا دەبێتەوە بە ئەگەرێکی زۆرەوە من دەڵێم بەس بە وجودی سەرجەم لایەنەکان کارا دەبێتەوە و دەتوانم بڵێم تا ڕادەیەکی زۆر باشیش دڵنیام لەوەی کە هەر کارا دەبێتەوە ئەگەر سەرجەم لایەنەکانیشی تێدانم بەڵام هەر کارا دەبێتەوە باشە من کەمتر لە یەک خولەکم ماوە ئەمەوێت زۆر بە کورتی وەڵام بیتەوە کاگشا زۆر سپاس دەکەم یەکێتی نیشتیمانی کوردستان بەنیازە بڵێن سەرکردایەتی یاوبەشی یەکێتی و گۆڕان کۆبنەوە
و باس لەواکرێت کە ئەگەر گۆڕانیش نەیەتە پێشەوە بۆ کاراکردنەوەی ئەم پەرلەمان ئەم جارە ئەوە یەکێتی و پارتی و یەکگرتو و لایەنی دیکە پەرلەمان کاراکەنەوە زۆر بە کورتی پێم بڵێ ئەم سیناریۆیە سیناریۆیەکی ڕێگە تێچوو ممکنە بەبێ گۆڕان و کۆمەڵ من ئاماژەم پێکرد لە قسەکانی خوشمدا تەمەنای یەکێتیوی پارتیش و لایەنەکانی تریش ئەوەیە و بە یەکگرتوشەوە کە جەناب ناوتینۆن لە لقاەتەکاندا دەرکەوتو ئەوەیە کە پەرلەمان بە وجودی هەموو لایەنەکان کارا بکرێتەوە بەڵام دوجار من پێم وانییە ئەم پرسە گەورەیە و ئەم موئەسەسەیە گەورەیە بە قوربانی هیچ لایەنێک بکرێت. بەڵێ کاگڵشاد شاب ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان زۆر زۆر سوپاس بۆ کاتەی کە بە ئێمە و بەبینەرانت بەخشی سوپاس کە لە هەولێرەوە لەگەڵمان بووین. سوپاس بۆ ئێوەش. بەڵێ بینەرانی ئەزیز باسی ڕۆژ لێرە کۆتایی هات ڕێزی یادگار فایەق و ستافەکەم لە سلێمانی و هەولێر قوبوڵ بکەن تا بەرنامەیەکی دیکە ماڵی ئێوە و کوردستان هەمیشە و هەردەم ئاوادان بێت خواتان لەگەڵ.